کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆی گەرمیانمان دیسانی هێناوە بۆ شاری خانەقینی ئازیز و خۆشەویست لەم شارە کۆبینەوە و گرفت و کێشەکانی بەردەم خوێندنی باڵا بەردەم زانکۆی گەرمیان بەردەم کۆلێژەکانی کە لە خانەقینین و بەردەم کۆی پرۆسەی خوێندن لەم دەڤەرە تاوتێ دەکەین ئاڵنگارەکانی کێشەکانی گرفتەکانی بەدیل و ئەلتەرناتیڤەکانی خوێندن و چۆنەتی دابینکردنی ژینگەیەکی تەندروست لە چوارچەوەی ئەو ڕێنمای و ڕێکارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەو تەقیم هەڵسەنگاندنی کە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەیگرێتە بەروبە ئێمە دەدا و بتوانین بە باشترین شێوە کەمپەکانمان ئامادە بکەین بە شەناوخۆیەکانمان ئامادە بکەین بۆ خوێندکارانی خۆشەویستی کوردستان تەندروستیان سەلامەت بێ و بتوانن لە ژینگەیەکی تەندروست و سەلامەتدا درێژە بە خوێندنی ئەم ساڵی خۆیان بدەن. ئێمە لە چوارچەوەی ئەو ڕێکار و میکانیزم و ئەلتەرناتیڤ و بەدیلانەی کە مؤسسە هەرە باڵا و دیار و بەرجەستەکانی خوێندن لە دنیادا گرنەبەر بیرمان لەوە کردەوە ئێمە لێرەش سیستەمی خوێندنی بلێندد لێرنینگ پیادە بکەین کە بە کوردەکەی پێوتێ خوێندنی ئاوێتە. ئێمە بە ساڵی داهاتوو بیر لەوە بکەینەوە ئەو تەلەبانەی کە ئۆپشنێکیانە بێ و تەلەبانێک کە دەیانەوێت لە هەرێمی کوردستان بخوێن لە ڕێگەی سیستەمەکەی ئێمەوە داخڵ بن. ئەوش طبعا هەندێک ڕێکاری ئیجراعاتی تری دەوێت لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای عێراق و ئەوانە ئەو کەتیدا نەگەێت ئەستۆ ئێمە بەڕێز وەزیر خوێندنی باڵا و عەدیدا چەند کێشێکمان هەیە لە قبولکردنی خوێندکاران کە بۆمان چارەسەر بکە ئینشاءڵڵا پێشتریش حکوومەتی کوردستان درێغی نەکردووە لە چارەسەرکردنی ئەم کێشە بەڵام بە بوونی بەڕێز دکتۆر ئارام کە خەڵکی ناوچەکەیە هیوەمان ئەوەیە کە بتوانێت زۆرتر خزمەتی ئەم ناوچە بکات.